هەلو ئەو کاتت باش کاگت هەم ئەم کاتتان باشن کا قادر سوپاس ڕێستەیەک کاتت ئێستا بەڵێ ئەرێ وەڵا فەرموون لە خزمەت داما سپاس کاگت هاوە کار جگە لە لێدوانی فەیسبوک دەی لەگەڵ ئێمە هەندێک پرسیارت ئاڕاستە دەکەین جوابمان دەدەیەوە سوپاست دەکەم کاکەت هەم لە ئەو بەهانەوە بەڵێ باش جەنابتان مافتان هەیە هەر پرسیارێک بکەن منیش مافم هەیە هەر لەسەر هەر پرسیارێک بە چ شێوەیەک وەڵام بدەمەوە طەبیعیە بێگومان کاگەت هەمە تو لە وەڵامی خۆت بەرپرسی ئێمەش ئەو پرسیارە هەنان دەکەین کە دەبێ ئەوەش بزانین کە بەڕێزت لە دەڤەری بارزان دەژی و ئێستا کە پلەت نییە یعنی ئەو شتانە ڕەچاو بکرێتن کاگەت هەم با یەکەم پرسیار بەوە دەست پێ بکەین کاگەت هەم بارزانی ئێستا وەکو چ قسە و باسی لەگەڵ بکەین من وەکو ئەدهەم بارزانیمە هەر ئەم ناوە هەیە و لەمە زیاتر شتێکی ترم نییە چونکە مێژوو تاریخەکە هەموو دیارە خەلکی کوردستانیش من بەم ناوە ئەناسێت و من پێم وایە هیچ شتێکی تر پێویست نییە ئەمن قەزم وەک چاودێرێک بەڵێ نە وەکو کوردێک وەکو هاوڵاتیەکی کوردستان هەموو کەسێک دەمناسی منتهین لەوەی هەموو کەس دەبێت قەزمان لێرە ئاڕازە پرسیارەکە و چاودێرەی سیاسییان کەسایەتێکی سیاسی چکۆتو ئەو مێژوەت هەیە ئەو کەسایەتێکی سیاسی بەس پێشتر پلەی حزبیت ئەندامی سەرکردایەتی پارتی بوو ئێستا دانیشتی وەنیا من پێش ئەوەی ئەندامی سەرکردایەتی پارتی بم من بۆ ماوەیەکی زۆر جێگیری ڕێبەری حیزبوڵای کورد بوومە بۆ ڕێبەری حیزبوڵای شۆڕژگێری کورد بوومە بۆ ماوەی 20 ساڵ خەباتێکی سەربەخۆ مستەقلمان هەبووە لە هەموو حیزبوڵانەکانی تری سیاسی و بە پێچەوانەش ئەو دەوری کە حیزبوڵڵا هەبوو لە کاتی خەباتی چەکداریدا من پێم وایە کەمترین حیزب ئەو دەورەی هەبوو لەو خەباتە چەکداریەدا دژ بە سەدام و هێزەکانی سەدام و 267 ئەمەلیاتی عەسکەری ئەو کاتە حیزبوڵڵا دژ بە هێزەکانی سەدام حوسێن و لەشکری سەدام حوسێن لە کوردستان ئەنجامیاندا کای قادر و زمانێکیش ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی بووم لە کۆنگرەی سێزدەوە تا 2020 بە دیار کراوتر تا نۆی 2020 لە سەرکردایەتی پارتی بووم و من حەزەکەم پێشەوەی جەنابەت پرسیارێکی تر بکەین من ڕوونکردنەوەیەک بدەم بۆ جەنابەت هەموو سایت و تەلەڤیزیۆن و ڕاگەیاندن و دەستگاکانی ڕاگەیاندنی کوردستان بەڕاستی چاوەڕێی منن کە من لێدوانیان بۆ بدەم پاش ئەو گۆڕانکاریەی بەسەر هەڵوێستەکانی من داهات لە کوردستان بەڵام من تاوەکو ئێستا ئەم چاوپێکەوتنە لەگەڵ هەموو ئەم کاناڵان ڕام گرتووە ئەمە یەکەمین جارە بە قسەکردن لەگەڵ جەنابەت وەک قادر نادر لەسەر ئەم بابەتانە ئەدوێم هەر بەم هۆیەوەش من زۆر ناچم بۆ ناو بابەتە سیاسیەکان چونکە هەر کەسێک لە کاتی خۆی و لەو ساتەدا کە بە بەرژەوەندی بابەت
گەورەکانی ملەتەکەی خۆی ئەزانێ ئەبێ لێ دوان بدات و قسە بکات لەگەڵ ئەمەش چونکە جەنابەت ئەمڕۆ ئەمە جاری دووەمە تەلەفۆنەکەی بەڵێ ئێستا کاتم نەبوو لە دەرەوە بووم ئینتەرنێت و ئەمانە باش نەبوو ئێستاش من وەڵامی هەر پرسیارێکی جەنابەت کە ئازادی بیکەی منیش ئازادم کە وەڵامی جەناب بدەمەوە یان نەدەمەوە کا قادر لە خزمەتدام فەرموو پرسیاری تر ئەمن دووبارە بدایەت شوم بۆ سپاس دەکەن کە ئەو ماوەیەشی زۆرە لە هیچ میدیایەک ناکەیت لەگەڵ پیاوەکی فەقیری وەکو ئێمە دەکەی سپاسی تایبەتت دەکەین کاگەدام کاگەدام ئەتوو دوای ئەوە دانیشتی زۆر بەڵام وەکو چاودێرێکی سیاسی و کەسایەتێکی سیاسی بەردەوام ڕەخنەی خۆت هەبووە سەرنجی خۆت دەربڕیا و هەندێک جار تەلمیح دەدرێت لە میدیاکان کە بەڕێزت بەتەمای لیست و حیزب بوو یعنی ئەوە قسەی میدیا و ئیخبارە چکۆ کەسایەتێکی و لە ناو پارتی یەکەم جارە دەتوانین بڵێن کەسایەتێکی بارزانی لەو چەند ساڵی ڕابردوو دادەنیشێ و ڕەئیەکانی جیا دەبێت لە چاو ڕەئی پارتی ئایا ڕۆیای کاگەت هەم بارزانی بەرەو کوێ دەڕواتن ینی ئەوەندەی پێت دەکرێت کە وەڵام بدرێتەوە بۆ گومانە ئەتو وەڵامی خۆت ئەمە و پرسیارەمان کرد خەڵک ئەڵێ ڕۆیای کاک ئەدهەم بارزانی دیار نییە لە گفتوگۆ و لێدوانی وەکو کەسێکی ئۆپۆزیسیۆن و ڕەخنەگر دەردەکەوێ و هەندێک جار باز لەوە دەکرێت کە بەرەو لیست و حزب دەڕۆی لە هەندێک میدیا ئایا تا چەند ڕاستە ئەو شتانە فەرموو کاکەتم بەڵێ ئەو دوو حاڵەتەی کە جەنابەت ئاماژە پێی کرد هەردوو حاڵەتەکەی ڕاستە مەبەستم ئەگەر تێبینی و سرنجەکانی تایبەتی خۆم هەبووە هەمیشە من وەکو کەسێکیش سروشتی من ئەمە بووە من لەسەر بابەتەکان تێبینی تایبەتی خۆم هەبووە ئەگەر لە چوارچێوەی کارێکی سیاسیشدا کارم کردبێ لە چوارچێوەیەکی سیاسیشدا کارم کردبێ بەڵام هەمیشە ئەوەی بۆ من گرنگ بووە بابەتە نەتەوەیەکانی ئەم ملەتە بوونە هەمیشە ئەوەی بۆ من گرنگ بووە ڕاستیەکان بوون هەمیشە ئەوەی بۆ من گرنگ بووە ئەم خاکە و ئەم ملەتە بووە هەمیشە ئەوەی بۆ من گرنگ بووە ئەمەیە کە ئەزانم کورد بە تێکرایی لە نێوان چوار دەوڵەتدا دابەش کراوە لەم بەشەی باشووری کوردستان لە ساڵی 1991 نیمچە ئازادیەک هاتە ئاراوە لە نەتیجە ئەم نیمچە ئازادیەش لە 92ەوە یەکەمین هەڵبژاردن کرا لە نەتیجەی ئەم هەڵبژاردنە پەرلەمان کە دروست بوو حکوومەتێک بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانیش لەم بەشەی باشوور دا دروست بوو و خواست و ویستی هەمومان هەر کوردێک ئەمە بوو کە ئەم حکوومەتەی لە باشووری کوردستان بە ناوی کورد دروست بووە و دەسەڵاتدارەکانی ئەم حکوومەتە کوردن هەمومان تەوەقوعمان ئەوە بوو کە ئەو زوڵم و زۆرداریەی بە درێژایی حکوومەتەکانی عێراق هەر لە مەلیکەکان بگرە پاشان سێ لە عەبدەکان پاش کە ئەگاتە ئەحمەد حەسەن بەکر و سەدام حوسێن و تا ئەم کۆتاییەش ئێمە تەوەقوعمان ئەمە بوو کە ئەم حکوومەتە بتوانێ بە شێوەیەک ڕفتار بکات بە شێوەیەک حکومداری بکات کە هەموو ئەم زوڵم و زۆرداریەی لە ملەتە کرا لە ئەنفالکردن لە کیمیا بارانکردن لە وێرانکردنی شتێکی نزیک لە 5,000 گوندی ئەم بەشەی باشووری کوردستان ئیعدام کوشتن بڕین سۆتن دەربەدەری ئاوارەیی بتوانێ هەموو ئەم بابەتانە پڕ بکاتەوە و برینەکان ساڕێژ بکە بەڵام بەداخەوە
دیار ام آواته نهاته دی. اگر منیش هیچ شتێک نەڵێم جەنابتان خەلک میدیا خودی حیزبەکان خودی بەرپرسی ئەم حیزبانە کە لە دەست هەڵاتدا بوون هەر یەکێک لەمانە بە پێی توانای خۆی و بە پێی حەجمی خۆی کە لە دەست هەڵاتدا بەشدار بووە هەموو ئەم حیزبانەی کە ئێستا ئەبینی لە دەست هەڵاتدان و پێش ئێستاش لە دەست هەڵاتدا بوون و هەندێک جار ئەکەوتنە خانەی ئۆپۆزیسیۆن و معارزە بوون و هەندێک جار ئەگەڕانەوە بوون و حکوومەت و یعنی بە تێکرای حیزبێک لە کوردستان نەمایە مەگەر حیزبێکی بچووک یا تازە تأسیس به ئێستا دروست ببێ پێی نەکرابێ بچێ بۆ ناو دەسەڵات و ئەیلە هەموو حیزبەکان بە معارزە و غەیری معارزەوە لەم کوردستانە لەم بەشەی باشووری کوردستان لە حکوومەتەکەیدا بەشدار بوونە بەداخەوە ئەوەی ئەم ملەتە ئەیویست نەهاتە دی ئەوەی ئەم ملەتە ئەیویست و تەوەقعی هەبوو کە بتوانێ ئەم حکوومەتە جیاواز بێ لەو حکومە چەندین ساڵەی کە بە لێرە ئەکرا لە باشوور ئەکرا من ئێستا ئەبینم ئەم معارزە لە هەموو شوێنێک هەیە لە ناو میلەتدا ناڵێ معارزە مەبەستم حیزب و ئۆپۆزیسیۆنەکان لە هەموو شوێن خەلکانێک ناڕەحەتن خەلکانێک ناڕازین ژیانی ئەم خەلکە بژێوی ئەم خەلکە لەمەش زیاتر مەسەلەی پارە و معاش و حقوق و هەرچەند معاش بووە بابەتێکی وها بەڕاستی هەمیشە لە تیترە گەورەکانی دەنگ و باسەکانی کوردستاندا دێت گەورەترین کانالی ڕاگەیاندن لە کوردستاندا هەندێک جار یەکەمین هەواڵ بە ێکی گەورە بەڵاو ئەکاتەوە ئەڵێ سوبەینێ یا هەفتەی داهاتوو معاش ئەدرێ یعنی هەندێک شتی سیر لێرە دروست بوو معاشیش مهم نییە ئەوەی لە معاش و ئەوەی لە پارە و یارمەتی و بابەتەکانی خۆشگوزەرانی مهمتر سەرفرازی ئەم ملەتەیە سەربەرزی ئەم ملەتەیە ڕێزگرتن لە بابەتەکانی ئەم ملەتەیە بەڵام بەداخەوە لە ناو خەلکدا وا ئیحساسە کرێت ئێستا نە ئێستا مەبەستم ئەم 1-2 ساڵە لە ماوەی ئەم 30 ساڵەی حکومڕانیدا بە تێکرایی من ئەڵێم وا ئیحساسە کە زۆر لە بابەتەکانی سەرفرازی و سەربەرزی ئەم ملەتە بەڕاستی چۆنە ژێر پرسیارەوە بەڵێ کاکەدەم یعنی بە ئەو پرسیارە بکەین خەڵکانێک ئەڵێن بنمونە ئەو هۆکاری دەستەکار کێشانەوەی کاگەدەم بەشێکی ململانەی شەخسی و خێزانیە بەڵام لە لێدوانەکانی تو یعنی من هەست پێ دەکەمەوە لەو گوتەی ئێستات هەست پێ دەکرێت تۆش وەکو برێت جام پڕ بووە لێی ڕژاوە تۆش بەرگەت نەگرتووە هیچتر بەشدار بی وەکو ئەندامێک سەرکردایەتی پارتی هەست بە نەعەدالەتیەک دەکەی ئایا یعنی بۆ خەڵک ئەوە بێ کێشەکە خێزانیە تو لە پارتی دوورکەتیەوە ینی یان ئەوە تا نەعەدالەتیەکە گەیشتە و ئاستەی چکۆ بە خۆت دەڵی 2020 دوورکەتیمەوە تۆ لە 1970ەوە لەگە پارتی کەتیەوە و دایم و سەعات وەکو بڵندگوێشی پارتی بووی لە لێدوان و گفتوگۆکانت ڕاستە دێڕوانینی نیشتیمانی جیا بووە بەڵام بەشدار بووی لەو دەسەڵاتە و لەو حکومڕانێتیە ئیتر ئەگەر لە پشتەوەش ناڕەزایەتی بەس تۆ ئەندامەی سەرکردایەتی ئەو حیزبە بووی بەس ئێستا هۆی چییە کاگەدان بارزانی لە 2020 دەست دەچێشتەوە وەکو قیادەتی پارتی و ڕەخنەش دەگرێتن و لە دەفەری بارزانەوە یعنی ئەوانە کۆمەڵێک وێنەی جوانە کە بە هیوان یعنی ئەو نمونانە زیاتر بی فەرموو کاکەتەم من هیچ کاتێک سەیری دەڤەرێکم نەکردووە بێژگە لە دەڤەرێکی تر من جەنابەت باسی دەڤەری بارزانەکەی من حەلەبچەش هەر وەکو بارزانە بینم من زاخۆش وەکو بارزانە بینم سۆران و ڕانیە و قەلعەدوز و کۆیێ و کەلار و کفری و هەموو شوێنەکانی تر من وەکو بینم من وەکو کوردێک سەیری بابەتەکانی ئەم وڵاتە ئەم میلەتە ئەکەم لە هەر شوێنێک نەعەدالەتیەک هەبێ من هەمووی وەکو یەک ئەبینم با بڕێک شاملتر من قسە بکەم ئەم پرسیارە من لە جەنابەت ئەکەم لە هەندێک شوێن ئەوانەی لە دەسەڵاتدان ئەوانەی حکمیان لە دەستە لە بواری خێزان
بارزانی دا خزم و کس و کاری یکی نو خوین مانیه که آیا کسی خزم و کس و کاری لدست حالات دا بیت و همو امکاناتیان لدست به آیا کاری که عقلانه بیت لگل خزم و کس و کارکانی خوی توشی مشکله بکد اگر مبست بابت مادی و فیزیکی اکانی ام دنیا به اگر مبست پاره و دستکوتنکانی دستکوتنکان به اما پیمایه اگر کسی که واهبید لوانه حتی ادهم بارزانیش اگر تنها مبست دستکوت مادی اکانی به من اتوانم اما به جنابت بلیم او کاری که عقلانه نیه که ادهم ایکاد یا کسی که هاوشوی ادهم اکاد من یکانم به تکرایی لسر همو وضعی کردستانه برای بریزم استا سیر بکه ایمه لکردستان کومالک یاسامان هیا ام یاسانه لکوی درچوه لپرلمانک درچوه درسته ام پرلمانه تاکو استا دستوری بو کردستان نخستو واری جه بجه کردن دا یعنی هر یاسایک لکردستانی ایمه در چوبیت یاسا یان بریارکان ابوا ام یاسایه یان بریارانه لسر بنمای دستوری کردستان در چوبانه کومالک یاسا و بریار در چون بلام بنمایی که دستوری ما نیه لیره یعنی پیمان نکرا و دستوری با ام کردستان ایمه دا بینی تا اگر ام یاسانش ایمه بلین ببی بنمای دستورین بلام یاسانه لکوی درچوه لپرلمان درچوه پرلمان چشوینه که پرلمان او شوینه او معمله و کمپانیایه که بریار و که قانون و بریارکان لیدر اچن که واتا یعنی ابی ایمه ریس لبریار و یاساکانی پرلمانی خومان بگیرین شوینی تشریعیه و یاسادانانه بلام برس فرمو من لو کاتا ل 2005 و اندامی که پرلمان بوم لو کاتا دا یاسای جگاره نکیشان من بونمونه علیم من بونمونه اچه مثلا یاسای جگاره نکشان من لپرلمان در چوان کناب جگاره کشان لهیچ شوینی که گشتی بکری حتی یک اندامانی پرلمان استاش اگر سیری او کاتا و امی یا پروتوکولکانی پرلمان بکی یکی گوتی ابی جگاره کشان لناو سیاره شخصیش منع بکین چون که لوانه منالکانیش لناو سیاره بن من دستم برس کرده و بریک به پیکنینه و به سروکی پرلمانم گفت جنابی کاک مصطفی عدنان مفتی بو گوتم جنابی سروکی پرلمان که وات ابی جگاره لمالیش دا منع بکین بو چون که لمال دا 24 ساعت منالی تدایه لوانه لناو سیاره به 2-3 ساعت زیادتر نیه سفری که تاکو اگات شوینی خوی سیاره که پیاده بی ما بستم او یاساش درچو استاش که سیری شوینه گشتی کانی کردستان بکی زور من نالیم همو شوینک بلام زور بیا جگاره و نرگیله و همو امشتانه ای تیده هیا یعنی او یاسایی که لپرلمانیش در شو مراعات ما نکردوه حزبکان دین چه کار اکن حزبکان دین لهر کنگره کمالک پیرو بو خدا انین پروگرام بو خدا انین بو حزبکیان من باب المثال علی من لم تاریخه که کنگره که تو ابی تا 4 سالی تر ابی کنگره ببستم ابینین هندک جار ام کنگره ل 10 سالیش ته اپریتو کنگره نابسترید که وترا لکنگره دا وترا پاش 4 سالی تر ایتر پاش 4 سال ام 4 ساله ام حزبه شرعیتی نیه بو چون که بابتکان لکنگره دا تصویب کراون ابی کنگره کی تر بلین نه ام 6 ساله اکین بد به ام 4 ساله اکین به 6 سال ام 6 ساله اکین به 12 سال بلام امش التزام پینا که لکنگره دا علی مثلا علی ابی 2 هاوسروک هبن لنا و حزب دا ابینی لهندک جار هاوسروک یک به هاوسروکی تر علی تو ایتر ناتوانی لم حزب دا بمینی
یا ئەندامێکی مەکتەب سیاسی لە حیزبێکدا دەرئەچێ نامێنێ لە حیزب خارج ئەبێ فەرمو هیچ بڕیارێک دەرناچێ لەم حیزبە، یعنی بابەتەکان مەبەستم تێرەدا ئەمەیە چ یاسای یاسایەکانی پەرلەمانی کوردستان بێ، چ پرۆگرام و پەیڕەوەکانی کۆنگرەی هەر حیزبێک بێ کێ لە حیزبەکان ئیلتیزامیان پێ کردووە. من ناڵێم لەوانە یەک دوو حیزبی بچووک لە کوردستان ئیلتیزامیان بە کۆنگرەکانی خۆیان کردبێ، ما بەقیە ئەوانەی بینیم ئیلتیزام پێ نەکراوە. بەڕێز کاک قادر، یعنی ئێمە لێرە لە وڵاتێکدا ئەژین بەڕاستی بابەتە جوانەکان و یاساییەکان پابەندی پێوە ناکرێت، ئیلتیزام پێوە ناکرێت، مشکیلەکان لێرە دەست پێ ئەکرێت، مشکیلەکان لێرە دێنە پێش. من لەگەڵ ئەو تووشی کێشە ئەبم ئەگەر دادگاکانی ئێمە سەربەخۆ بن، ئەگەر یاساکانی ئێمە جێبەجێ بکرێن کە جێبەجێ نەکراون، هەندێک جار ئەبینی لە ئاستێکی بەرزدا ئەم یاسانە پێشێل ئەکرێن کە لە ئاستێکی بەرزدا پێشێل کرا. جەنابە چ تەوەقعێکت هەیە کە کارگەرێک لە سەرجادەیەک پێشێل نەکات، کە خاوەن دوکانێک ئەم یاسا پێشێل نەکات، کە من لە شوێنێکی تر وەکو هاوڵاتیەک ئەم یاسا پێشێل نەکەم، وڵاتیش کە بێ یاسا بوو ئیتر مشکیلەکانی گەورە ئەبن. من نازانم کاگەدام بەڵێ سپاس پەیامەکە ئەوەکەت گەیشت. دەزانین قەزم لەوە بگوتم کەسایەتێک کە لە ناو سەرکردایەتی پارتی بوو لە دەڤەری بارزانەوە دەنجی ڕەخنە دەگیرێ، ینی ئەوە زۆر گرنگە بۆ ئەوەی کە ئاستە گەیشتە ئەوەی کە لە ناو قوڵایی خودی خێزانی سەرۆکی پارتیان ئەو پارتی دیموکراتی کوردستان دەکەن لە قوڵایی دەسەڵاتەوە هەموو شتێکتانەیە، تۆش وەکو هەموو خەڵکێک دەنگ بەرزەکە. من دڵنیام لە دەڤەری بارزان هەزاران کاگەت هەم بارزانی هەیە، بەس ڕەنگبی ئەو بوارەی بۆ تو هەیە بۆ ئەوان کە نەخڵقایە لەو ڕوانگەم بوو. ئەگەنا ئێمەش نەکەر باشوور ئەمنیش وەکو توم هەموو کوردستانی گەورە پەیمان یەک نیشتیمانە، بەڵام ئەو ڕۆزەر ئەوەیەک دروست بووە. کاگەت هەم بچینە سەر پرسیارەشکە، تۆ 3 سەردانی ئێران کردی بە پێی زانیاریەکان، ئایا ئەو سەردانانە ئەگە بڵێن یعنی بۆچی بووە؟ ئەگەر سیاسی نەبی و ئەگەر بەرنامەیەک لە بەردەستدانە بێتن، تۆ پێت وایە یعنی سەردانەکانت یان باوا بڵێن سەردانەکانی تو بە چ نیەتەکەوە کردوتە؟ یعنی دیارە شتێکی ئەوەی خۆشتە بەشەچی، بەڵام بە حکمەوەی تۆ کەسێکی سیاسی و ئێمەش ڕۆژنامە نووس و چاودێرین حەق خۆمانە برسین کاگەدەم بارزانی بە تایبەتی کە ئەو باگراوندت لەگەر حکوومەتی ئێرانی پێشوو هەبووە لە فترەی قۆناغی حیزب الله، ئەو سەردانانە بە چه ئامانجێک کردوتە؟ جارێک گوتت نەخۆشیە، بەڵام وازم 2 جاری کەش سەفەرت کردووە. بەڵێ ئێران من وا سەیری ئێرانەکەم بەڕێز کاک قادر، ئێران دەوڵەتێکە دراوسێی ئێمەیە، ئێران دەوڵەتێکە لە کاتێک هەمووی ئێمە وەکو ئاوارە وەکو میوان قبول کرد کە هیچ یەکێک لە دەوڵەتەکانی دەور و بەری ئێمە ئامادە نەبوو نه تەنها سەلامێک لە ئێمە بکات، ئەگەر سەلامیشمان کردبا ئامادە نەبوون وەڵامی سەلامی ئێمەش بدەنەوە. ئەمە واقعێکە لە سەردەمانی خەباتی کە کورد پێویست بوو و هەموو حیزبەکان پێویست بە یەک نەفەریان هەبوو کە لە کار و لە بەرنامە و لە خەباتی چەکداری زێدە ببێ، بێتە ناو ئەم حیزبانە و کار و خەبات بکە. باوەرتان هەبێ با زۆریش نەڵێم بێجگە لە ئێران بە دەرەجە 1/2 سووریا هات، ئەو کاتە ڕژیمی حافظ ئەسەد بوو. ئەم دوو دەوڵەتە تەنها بوون کە هەمیشە لەگەڵ معارزەی عێراقی بە کورد و عەرەب و
شیعه و سنه و مسیحی و مسلمان و همو اوانی تر ایران لخوی گرته و پشتیوانی لهمو حزبکانیه کرد. هندێک جار ناوی حزب الله کده و الان ادهم ڕێبەری حزب الله ڕژگێری کورد بوو لەبەر ئەمە پەیوەندیەکانی لەگەڵ ئێران بەهێز بوون. ئەو پەیوەندیانە کە من هەم بوو لەگەڵ ئێران هەموو حیزبەکانی تری کوردستان بدون ئستیسنا پەیوەندیەکانیان لە من زیاتر بوو لەگەڵ ئێران. ئەگەر ئەو کاتە ئێران هاوکاری ئێمەی کردبێت لە هەموو بوارێکدا هاوکاری کردووە، لە بواری مادیات وەکو پارە، لە بواری چەک و تەقەمەنی وەکو سیلاح و چەک، لە بواری بەخێوکردنی ماڵ و مناڵەکانی ئێمەش لە ئێران بەخێوکردن بە مانای مطلقەکە نایێت کە هەموویان معاشیان ئەدا ماڵ و مناڵەکان، بەڵام لەسەر خاک و ئاوی ئەوان هەمومان ئەژین و حیزبە گەورەکانی سەهمیان لە حیزبێکی بچووکتری وەکو حیزب الله گەلێک زیاتر بوو. بۆ میسال بڵێم ئەگەر حیزب الله بە 1000 چەکی لە کاتێکدا لە سەردەمانێکدا هێزەکانی حیزب الله تا نزیک بە 3000 نەفەریش ڕۆیشتون تا ئەو کاتە، بەڵام هێزەکانی تر هەبوون، حیزبەکانی تر هەبوون 5-6 چەکداریشیان هەبوو، ئەوان 5-6 تفەنگیان لە ئێران وەرگرت، ئێمە 2000-3000 تفەنگمان وەرگرت. ئەگەر ئێمە ئەو کاتە پارەکەش تومەن بوو، ئێمە 2-3 ملیۆن تومانمان وەرگرتبا، ئەو کاتە حیزبەکانی تر 30-40-50 ملیۆن تومەنیان وەرئەگرت. مەبەستم تێرەدا ئێران بە تێکڕایی هاوکاری هەموو حیزبەکانی کوردستانی کردووە بە کورد و عەرەب و ئیسلامی و غەیری ئیسلامی و حتا ئەوانەی کە لاییک و علمانیش بوون پەیوەندیان لەگەڵ ئێران خۆش بوو. من ئەمە ئەڵێم کای قادری بەڕێز، ئایا ئەبێ مرۆڤ هەندێک جار بە وەفا بێت، لەوانەیە لە سیاسەتدا وشەی وەفا زۆر جێگای نییە، بەڵام ئەبێ مرۆڤ لە ناخی خۆیدا وەفایەک هەبێ، هەمیشە شتە جوانەکان لە بیر نەکات. ئەگەر شتێکی خراپ کەسێک لەگەڵ مرۆڤی کرد لە بیرکردنەکەی باشە، کەربوعینات هەڵنەگرێ، گەورە نەکات، بە دوای تۆڵە و تۆڵە ساندنەوە نەبێ، بەڵام شتە جوانەکان ئەبێ لە بیر نەکرێ. ئێران وەکو دەوڵەتێک هەمیشە لەگەڵ ملەتی کورد ڕاوەستاوە، لە حەلەبچە لە شوێنەکانی تر ئەمە واقعەیە کە ئەم چەند ساڵی کۆتایی کە سعی کرا پەیوەندیەکان بەم شێوەیە گەیشتنە ئێرە کە تا دوێنێ و پێر یا چەند ڕۆژ پێش ئێستا هەولێر درا بەر چەند ساڕۆخێک مۆشکێکی وەکو ئەڵێن کشوەر بەڕاستی ئەم کارێکی باش نەبوو کە کرا، هەروەکو دەوڵەتی تورکیا لە سەرتاسەری سنووری ئێران تاکو ئەگاتە سنووری سووریا، هەموو ئەو دەڤەرانەی کە پێش ئێستا ئێمە وەکو پێشمەرگە تێدا بوون و لەلای ئێمە بەناوچە ئازادکراوەکان ئەناسران شوێنی پێشمەرگە بوو، ئێستا زۆربەی ئەو شوێنانە لە دەستی ئەرتشی تورکیا دانە، هەموو قواعدی عسکری لێ دروست کراون، قەلعە لێ دروست کراون، جادە بۆ هێنراون، کەهرەبا بۆ هێنراوە. من وا بوو ئەچم کە ئەو شوێنانە ئیتر بۆ نمونە وەکو قبرس و وەکو ئەسکەندەرونە و وەکو ئەفرین و شوێنەکانی ئیتر ئەمانە قابلی ئەوە نییە کە ئەم جەیشە لێ بکەشێتەوە. با سەیری 2-3 شوێن بکەین، وەکو شێلادوز و بامەڕنێ لە دەستپێکی نەوەدەکان 92-3-4 من بە درستی مێژوەکە لە بیرم نییە، هاتن لەو شوێنانە دامەزران، پاشان حتا پەرلەمانی کوردستان هاتە سەرخەت بە تورکی وت ئێوە لە کاتێک دەهاتن هاوکاری ئێمەتان کرد، ئێمە سوپاستان ئەکەین، بەڵام ئەرکتان تەواو بووە و داواتان لێ ئەکەین کە
بگەڕێنەوە شوێنی خۆتان هەر وەڵامی پەرلەمانی کوردستانیش نەدراوە هەر وەڵامی ئەم داوای پەرلەمانیش نەدراوە ئەمە بۆ نزیک بە 26 ساڵێک لەم شوێنانە دامەزراون لێرە نەچووە دەرێ ئێرانیش هەندێک جار سنوورەکانی ئێمە تۆپبارانی کردووە ئەمە چەند جار هەولێر بە درۆن و بە ساڕۆخ لێ دراوە بەڵام ئەم جارەی کۆتاییدا ئێران اعترافی کرد کە ئەم ساڕۆخانە ئێمە لێماندا ئیتر بابەتەکانیش دیارن و خۆشیان ئەڵێم بۆچی لێیاندا هەموو لێ هەر لێدانێکی کوردستان لە لای هەر کوردێکەوە شوێن جێگای محکومکردنە بەڕاستی و جێگای قبولکردن نیە سەفەرەکانی من بۆ ئێران باوا بە جەنابەت بڵێم و ئەمە شاوە نییە لێرەش حەزەکەم لە ڕێگای ئێوە ئەم بابەتەش بڵێم لەو سەردەمەی کە ئێمە لە ئێران بووین زۆربەی کاتەکان لە دەڤەری شنۆ و نەغەدە بووین من لە نەغەدە خانوویەکم هەیە من لە خانوویەکم هەیە بەڵام ڤیلایەک نییە بە هزاران و ملیۆنان دۆلار کردرابێ ئەم خانووە بە بیرم دێ لە ساڵی 97 بە 6 ملیۆن تومانم کڕی بە 6 ملیۆن تومان ئەو کات ئەم خانووەم کڕی لە گەڕەیەکی فەقیر نشینی شاری نەغەدەشە هەر ماوە و پاراستومانە کەسێک لە خەڵک کوردێکی ڕۆژهەڵات جار جارە ئەچێ سەرێک لێ ئەدات من شوێنێکی ترم نییە لەم دنیاە کە بچم تێ بگەڕێم یا بچم لی بمێنم ئەو خانووەم هەیە لەوێ هەم ئەو خانووەش کە گوتم بەم شێوەیەیە لەو شوێنەیە قادر هەندێک جار کە ئەچم بۆ دکتۆر هەندێک جار کە بێنم لێرە تەنگ ئەبێ وەکو سەرێدانێک ئەچمە شاری نەغەدەش لە کورد و ئازەریەکان پێکاتووە ئەم کەوتوتە گەڕێکێکی وەکو ئەڵێن فەقیر نشیندا لەو شارەدا زۆریش لەو شوێنانە بوومە هەندێک جار هەر سەبرم لێ دێ من سەبرم لە ئەوروپا نەهاتووە باوەرت هەبێ هاتوومە بۆ ئەڵمانیا دوو جار و عملیات و لە هیچ شوێنێک ئەو دیویش وەکو ڕۆژهەڵاتی کوردستان سەبرم لێ هاتووە سەردانی ئەو شوێنم کردووە ئێستاش با بە جەنابەت بڵێم مەبەستم ئەمە نییە کە من بیشارمەوە هیچ پەیوەندێک لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانم نییە من هەمیشە گوتومە وەکو وەفایەکیش بۆ ئەو کردەوە جوانانەی جمهوری ئیسلامی کە لە کاتە تەنگەکاندا لە کاتە سەختەکاندا لەگەڵ ئەم میلەتە ڕاوەستاوە هیچ کاتێک من بەرامبەر ئەم بابەتانە بێوەفا نابم بەڕاستی و پەیوەندیش وەکو پەیوەندی دۆستی هەیە و هەروەکو هەموو حیزبەکانی تریش ئێستا بە تێکڕای ئەوانەی ئەگەر مەیلی ئیرانیشیان هەبێیان مەیلی ئیرانیشیان نەبێ هەمویان بە تێکڕای پەیوەندیان لەگەڵ جمهوری ئیسلامی هەیە هەندێکیشیان لەم دەرگاهەوە دێت کە ئەوانیش بە وەفا بوونە ئەم پەیوەندیانەیان لەگەڵ ئێران پاراستووە. بەڵێ کاگەدام من دەمەکەم تاوەئی توم کردووە تۆ بۆ کەسێکی کوردستانی خۆت دەناسێنی یعنی هەست پێ ناکەی لە سنوور بەدەر لەگەڵتدام ئێران لە بۆ قازانجی خۆی و لەگە کوردی باشوور علاقاتێک بووە یعنی هەموو ئەوانەیە تو گوتت منتەهین بەڵام لە شەڕ بووە لەگە سەددام ئەوە یەکێک لەو هۆکارانە بووە یعنی دوو مەسەلەن هەر ئەو ئێرانە لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژانە دەبین کورد لەسەر کوردبوون ئەدام دەکاتن یعنی هەست پێ ناکرێ کاگەت هەم بازان و کەسێکی کوردستانی کە باز دەکا یعنی ئەو شێوە مەتاکردنەوە ئەکە لە بریندارکردنی برا کوردەکانمان لە ڕۆژهەڵات چکۆت و کاگەدان ببوورە سەددامیش بە هەمان شێوە دامی دیموکرات کۆمەڵی کرد تاریکاری کرد ئەگەر سەددام ئەگەر دیموکرات کۆمەڵە بێن بە هەمان شێوە مەتع سەنای سەددام بکەن ئێمە چەند لە بەردڵمانە وایەنە یعنی ئێمە نابێت دەبێت لە وەسفکردن لە سەرنجدان کەمێک مڕعاتی برا کوردەکانی ڕۆژهەڵاتمان بکەن یان مەسەلەن حزبە سیاسەکان کەمێک
مەدح و سەنای ئەوەندەی تورکیانەکەن یان سوپای تورکیانەینن لەسەر خاچی باشووری کوردستان مراعاتی یەکتر بکەین چۆن کوردی ببوورە پرسیارەکەەوە دوایین شتم یعنی ئێستا کە جوڵانەوەی کورد لە هەموو بەشەکانیت کە عیلاقاتی لەگە داگیرکەرانی کوردستان هەیە بەس قەت نایەن مەدح و سەنای سەدام بکەن مەدح و سەنای مەزەرەن تورکیا بکەن مەدح و سەنای ئەوە بکەن بەس کوردی باشوور ئێمە واین و ئەگەر هەر حزبێش کات پەیوەندێکی بچووکی لەگە داگیرکەر هەبێت دنیای لێ خرا دەکەن مەسەڵەن پەکەکە هەیبێت لەگەر بەدمونە سەدامی هەبوو دنیایان لێ خرا کرد لە کاتێکدا بەبێ ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان مەدح و سەنای سەدامیان کرد بێ یعنی بۆیە وەک کاگاد هەم بارزانی کە تو وەک کەسێکی نیشتیمان پەروەری کوردستانی خۆت نمایش دەکەی هەست پێ ناکەی کەمێک یعنی دەبی هەستی برا کوردە ڕۆژهەڵاتیەکانیشمان ئەوە بکەی ڕابگرین فەرموو کاگاد هەم بێگومان بەڵام کێ هاگای لێیە کێ ئەزانێ کە ئەدهەم چەند بەرگری لە کوردەکانی ڕۆژهەڵاتی کردووە چەند لەسەر بابەتەکانی کورد یا کوردەتی لە ڕۆژهەڵات و لە هەموو پارچەکانی تر مەسەلەن لەگەڵ ئێرانیش گفتوگۆی کردووە من پرۆژەم داوە کە قادری بەڕێز حتا ئەتوانم ناوەکانیش بێنم من پرۆژەم داوە بەڕێبەری جمهوری ئیسلامی ئێران کە ئێران ئەبێ بە شێوەیەک لە مەسەلەی کورد بە کوردستانی ڕۆژهەڵات و هەرسێک پارچەکانی تری کوردستانیشەوە ئەبێ بە شێوەیەک سەیری ئەم بابەتە بکات نەکە کورد ڕۆژێک لە ڕۆژان دوژمنی ئێران بێ بە پێچەوانە ئەبێ سەیری بابەتەکە بکات ئێران کە وەکو هەر چوار بەشی کوردستان لە ویلایەتێکی کوردستانیدا لە حکوومەتێکی کوردستانی دا پشتیوانی ئەم حکوومەتە بکات من بۆ ئەمە بەستە هەروەکو گوتم من پرۆژەشم هەیە و بە کێم داوە کاگەد هەم کە تو ئەوە دا بەڕابەری جمهوری ئیسلامی ئێران کە پرۆژەکە ئیستجابەیان لۆ هەبوو ینی جوابیشیان هەبوو و چەند جاریش ئەم بابەتە ئەمە لە ماوەیەکی زۆر پێش ئێستادا ئەم بابەتەم تەڕح کردووە لە ماوەیەکی نوێژدا دیسا ئەم بابەتەم تەڕح کردووە و ئێستا زۆر لە بابەتەکان با ئێمە وا سەیری ئەم وەزعە بکەین کە ئێمە تێدا ئەژین ئەمە واقعەیەکە ئەم کوردستانە لە نێوان ئەم چوار دەوڵەتەدا تەقسیم بووە ئەگەر لە چوارچێوەی ئەم چوار دەوڵەتەدا ئێمە نەتوانین هەندێک لە کێشەکان چارەسەر بکەین سبەینێ ئەم میلەتە ئەتوانێ کورد ئەتوانێ ئەم کوردستانە هەڵگرێ لە نێوەندی ئەم چوار دەوڵەتە بباتە شوێنێکی تردا بنێ ئەمە مستەحیلاتە ئەوانیش ناتوانن نە ئێران ئەتوانێ ئێران هەڵگرێ لە ئێمە دوور بکات نە عێراق ئەتوانێ خاکی خۆی لە ئێمە دوور بکات و تورکیا ئەوانی تریش بە هەمان شێوە یعنی تێرەدا ڕۆئیایەک پێویستە مەسئلە مەدح و سەناکردن نییە بە هیچ شێوەیەک و من نەهاتوومەش کە مەدح و سەنای ئێران بکەم یا تورکیا بکەم ئەوەی کە من ئاماژەم پێکرد ئەمانە کۆمەڵێک حەقایقن لەو سەردەمەیدا کە ئێمە پێویستیمان بە هەر سەلامێک هەبوو ئەوان لەگەڵ ئێمە ڕاوەستان ئەم سەردەمە کە کوردستان لێرە ئێستا کورد وەکو شوێنێکە نەفتەکەی ئەڕوتە دەرێ و سبەینێ بڕیارە غازەکەی بچێتە دەرێ و شوێنێکە کە بە هزاران شەریکە و کۆمپانیا هاتوونە لەم کوردستانە ئیش بکەن و من پێم وایە خێر و بێری کوردستان گەیشتوتە دەوڵەتەکانی دەوروبەری ئێمەش لە بواری ئەو سامانە سروشتیانەی کە لە کوردستاندا هەیە لە حەقیقەت بەڵام ئەوەی کە من گوتم و ئاماژەم بە ئێران کرد
ئەو کاتە سەردەمێک بوو کە هەمومان پێویستیمان بە بچووکترین هاوکاری هەبوو دژ بە ڕژێمی سەدام حوسێن. درستە سەدام هاوکاری بە لایەنە کوردیەکانی ڕۆژهەڵاتیش ئەکرد. کێشەی ئێمە ئەمەیە ئەگەر ئێمە دژ بە سەدام خەباتمان کردبە ئەبووە پەناهگایەکمان هەبێ پشتێکمان هەبێ کە ئەو کاتە ئیران بوو. ئەگەر لە ئەوانیش کە خەباتیان ئەکردش بە ئێران وەکو حیزبی دموکرات و حیزبەکانی تری کوردستانی ڕۆژهەڵات بەڕاستی ئەگەر هاوکاریان لە سەدام وەرنەگربا لە چ شوێنێکی تر هاوکاری وەربگرن. یعنی چارەیان نەبوو، چارەی شوێنی حەوانەوەیان شوێنی خەباتیان و هەروەها مەسەلەن کە ئێستا سەیری پەکەکەش ئەکەی هەندێک جار لەگەڵ تورکیا کە خەباتەکە هەندێک جار هاتووە بوو لای عێراق هەندێک جار چووە بوو لای ئێران. ئەمە واقعێکە جغرافیای کورد و کوردستان و هەڵکەوتووە و ئیلا خەبات و داوای ئازادی و داوای مافەڕەوەکانی کوردەتی هەمویان یەک داوایە. ئەم داوایە چ لە مەهاباد بکرێ، ئەم داوایە چ لە سلەیمانی بکرێ، چ لە دیاربەکر بکرێ یان قامشلو بکرێت. یعنی بەڕاستی ملەتی کورد ئەمە حەقیقەتێکە پێویستی بە ئەوە هەیە کە بە ڕوئیایەکی متتەفق لەناو خۆیاندا متتەفق بن سەیری بابەتە نەتەوەیەکانی خۆیان بکەن کە بەداخەوە ئەمەش نەکرا تاکو ئێستاش نەکرا. کۆنگرەیەکی نەتەوەیی نەبوو، شوێنێک نەبوو کە کورد تێدا هەموو بە بەرنامەیەک خەبات و تێکوشانی خۆی بەرەو پێش ببات و ئەم خەبات و تێکوشانە پێکەوە گرێ بدات. کەواتە کە نەبوو ئەم بابەتان نەبوو هەر یەکێک بە سیاسەتێکی سربەخۆی بەرەوچێت و لەوانەیە نەلەوانەیە لە حەقیقەتیشدا ئەبینین کە هەموو لاەنە سیاسیەکان بە درێژایی 10 ساڵ 20 ساڵ 30 ساڵ 50 ساڵ پێش ئێستا و تاکو ئێستا هەر یەکێک لە شوێنی خۆیدا تووشی کۆمەڵێک هەڵەی تاریخی و مێژووی بوو. ئێژۆی خۆیان بۆ ئەوە چونکە ئەم جغرافیەی کە کورد تێدا ئەژیت ئەم تحکومە بە سیاسەتی لایەنە سیاسیەکانی کردووە چارەیەکیان لێو نەیانتوانیوە کە لێ دەربچێت. کاگەر هەم بچینە سەر ئەوە ینی بەڕێزت ئێستا کورد دەست سەردانی ئێرانت کردو کەسایەتێکی کۆمەڵک کۆنتاکتی کۆن و نوێت هەیە. هیچ لە بەرنامەت نییە دوای تەشکیلی حکوومەتی عێراق سەردانێکی بەغداش بکەی؟ یعنی هیچ بەرنامەت نییە سەردانێکی بەغداش بکەی بچی لەگەر ئۆکتو ئێستا و کەسایەتێکی و کۆمەڵک پەیوەندی تێ بەشێک لەوانە هاوڕێی خۆت بوونە لە ئێران و لە خەباتی دژی سەدام. هیچ بەرنامەت نییە سەردانی بەغدا بکەی؟ هەر ئەوەندە بە جەنابەت ئەڵێم پاش ئێسقاط سقوطی ڕژێمی سەدام کۆنگرەی کرا ئەگەر بە هەڵەدان نەچوو بە ناوی کۆنگرەی نیشتیمانی عێراق کۆنگرەیەکی گەورە هەموو حیزبەکان کۆبوونەوە چەند ڕۆژێک ئەم کۆنگرە بوو. لە 2003ەوە من جارێک چوومە بەغدا بوو ئەو کۆنگرە پێم وایە هەفتەیە بوو 4-5 ڕۆژ بوو لە بەغدا مامەوە. ئەمە یەکەمین جار بوو تاکو ئێستا ئەمە ئاخرین جاریشە کە چوومە تاکو ئێستا نەچوومە. نانە ئەڵێم لە بەرنامە نییە دوای تەشکیلی حکوومەتی عێراق سەردانی بەغداش بکەی؟ هیچ بەرنامەی وات نییە؟ چەندین حکوومەت عێراق لە ماوەی ئەم 19 ساڵەدا تەشکیل کران من نەچوومە بەغدا. لەوانەشە ئەگەر ظروفی سیاسی و پێویست بێ بچم بۆ ناچمە هەموو شوێنێک. کاگەت هەم بچینە سەر پرسیارەشکە با کاتی توش زۆر نەگرین. پارتی دیموکراتی کوردستان بانگەشەی زۆری مەسەلەی سەربەخۆیی کوردستان و مەسەلەی نەتەوەیی کرد کەچی ئێستا دەبینی 180 پلە هەڵگەڕایتەوە. یعنی ئێستاکەم لەگە ئەو هێزە سونەکان لەگەر ئەو من ناچمە ناو هەندێشت لەبەرەوەی ئەو دیدارە لەگەڵ تووە. ینی بەو زمانەی قادر نادر قسە ناکەم بە زمانێکی ڕۆژنامەگەری زیاتر ئەوە دەکەم. لەگەر سەدر کە سەدر بڕوای بە پێشمەرگە نییە وەنیانی لێ دوانیدا سەدر ئەڵێ عێراقێکی سرفە
ئەو پارتیە ئەو پرۆژەنەتەوەیەی ئەتوو دەبینی لەگە دوو هێزەوە کردووە ڕای کاگەد هەم بارزانی چییە سە ئەو ئاڵوگۆڕە گەورەیەی لە سیاسەتی پارتی کە وەکو هێزێکی عێراقچی ئێستاکە مامەڵە دەکات یعنی لەگە سەدر و سونەکانەکە ئەو دوو هێزە یعنی دوو هێزی گەورەی عێراقین هیچ بڕواشیان بە مەسەلەی کورد نییە هەندا فەرموو کاگەدەم. بەڵێ من تەمەنا ئەکەم وەڵامی ئەم پرسیارە لە بەرپرسێکی ئەو حیزبە کە جەنابەت ئاماژەت پێ کرد بکەی و وەڵامی بەدڵی خۆت لە ئەوان وەربگیری. ڕای کاگەد هەم چیە لەسەرەوەی ڕای کاگەد هەم چی ئەو ئاڵوگۆڕەی کە چەندین ساڵ هەمومانیان دەکردە خائین کە پرۆژەی نەتەوەی یعنی ئەو ئاڵوگۆڕە بەس وەکو سەرنج ئاساییە وایە ئەو پرسیارە ڕوو لە پارتیە بەس وەکو کابرایە کە لەناو حیزبە بووی ئەو ئاڵوگۆڕە گەورە بە تایبەتی لەو کۆنگرەی پێرێک کرد دوێنێ بوو ڕایانگەیان لەگە سەدر و سونناکە کاتێکدا بۆ خۆت دەزانێنی سوننەکان بەردەوام لە بەرامبەر کێشەی کورد موقفیان زۆر خراپ بووە ئەو دوو هێزەش هەنا و سەدر ئەو سەدرش بڕوای بە پێشمەرگە نییە کەەوە ئاڵوگۆڕە خەڵکە خۆیدی بە پارتی بڵێ با تو چەندین سەعات دوێنێ بوو هەمومانت کردە خائین دەرگۆت ئەوی لەگە دەوڵەتی کوردی نەبی ئێستا بە خۆت بەیبان لە عێراق کرد ئێستا وا دەکەی بەهەرحاڵ کاگات هەموو دەگەڕێتەوە سەر ئارەزووی خۆت بەڵام ینی وەرە وەکو ئەوەیە کادیرێکی کۆنی پارتی گوتم بزانم ڕێی کاگات هەمی چێ لەسەر ئەو ئاڵوگۆڕە. من کادرێکی کۆن نیمە من ئەندامی سەرکردایەتی بووم. بەڵێ وایە ببورە مەبەستم هەر لەوەیە بەڵێ دەستم لە کار کێشاوەتەوە هەروەکو کە گوتمیش ئومێدوارم ڕۆژێکم پرسیارە لە کادرێکی نوێ و لە ئەندامێکی سەرکردایەتی پارتی یا لە کەسێک لە بەرپرسێکی پارتی کە بتوانێ زۆر بەڕوونی وەڵامی ئەم پرسیارەی جەنابەت بداتەوە لێیان بپرسی و وەڵامێک هەروەکو گوتم بە دڵی خۆت لە ئەوان وەربگری ئینشاءالله. کاگەد هەموو بەڵێ سپاس بەهەرحاڵ ئازادی کاگەد هەم ئەتوو لەو ماوانە زۆر باس ینی کۆمەڵک فشاری زۆر نادیموکراتی خەتەریان خستە سەرەتوو کە درۆن بەسە ماڵتا دەڕوا و کەوە حاڵەتەکی زۆر خراپە ینی بگاتە ئەو ئاستی درۆن چاودێری ماڵی کاگەد هەم بارزانێک بکە کە ئامۆزای خودی سەرۆکی پارتیە بنمونە و ئەندامی سەرکردایەتی بوو دوای ئەوە پاسەوانەکانیان لێ دووەگرت ئێستا ئەمنیێت چۆنە؟ من پێم وایە ئەم وڵاتە وای لێ هاتووە بۆ هەموو کەسێک بواری ئاسایش و ئەمنیەت تێدا من بە باشی نابینم بەڕاستی و بەڕاستی ئەمنیەتی منیش وەکو هەر هاوڵاتیکی ئەم کوردستانە هەمیشە حساب و ئەمنیەتی خۆم ئەکەم زۆر ئارام نیم باوا بڵێم بەداخەوە هەندێک شتیش کە کیران ئاماژەت پێ کرد و ئەم بابەتانە من تەمەنام ئەکرد کە بابەتەکان نەگەنەیرە ئەمە کارێکی دروست نییە هەر کەس کە کرد بێت چونکە هیچ کەسێک بەڕسمی ڕای نەگەیاندووە کە من ئەمەم کردووە ناتوانم بڵێم فلان کەسە یان فلان لایەنە بەڵام هەر کەسێک کە کرد بێ کارێکی نادروست بووە من پێم وایە پێشەوەی کە من لێی ناڕەحەت بم خۆشیان یا ئەو کەسە خۆشی ناڕەحەتە کە ئەم کارەی کردووە چونکە ئەزانێ کارێکی دروست نەبووە و ئەگەر ئەم کارش کە فیلم بەرداری ماڵی من و ئەم خاکە و ئەم شوێنە و ئەم دەوروبەری من کرا بە هەر حاڵ ئەمانە بابەتی شخصی منن وەلە بە پێی یاسای عێراقیش ئەگەر بە هەڵەدانە چوبم مادەی 17 نازانم بە دروستی ئێستا لە بیرم نییە ئەڵێ ئەبێ ژیانی کەساتی هەر کەسێک بە تایبەتی خانوو و ماڵ شوێنی پاراستنی ژیانی تی و ئەسرار و نەهێنیەکانی کەسێکە ئەبێ خانووی ئەویش پارێزرا بێ هەمیشە کەسێک
دەرگاکەی نەشکێنێ بچێتە بەڵێ ژوور تەجاوز نەکات بۆ ناو حەدیقەکەی یا ئەم بە پێچەوانەی ئەم کارانە قادری بەڕێز بەڵام بەڵێ من شتێکڵێ بەڵێ بۆ و حەزەکەم بە هەر چونکە زۆر قسەمان کرد بە ئەم قسەش لە ڕێگای جەنابتەوە بەڵاو بەڵێ ببێت سپاس دەکەم کاگەدام ئەومان پێ دەدەی بەڵێ من هیچ کەسێک نیم خوا ئەزانێ من کەرب و عینادی هیچ کەس و لایەنێکی سیاسیم لە دڵدا نییە لەم کوردستانە ئەو حیزبانە من زۆر سەراحەت ئەڵێم هەموو ئەو حیزبانەی کە لە دەست هەڵاتدا بوون نەیانتوانی نمونەیەکی جوانی حیزبەتی و حکومداری پێش کەش بکەن لە ماوەی ئەم 30 ساڵەی ڕابردوودا 30 ساڵە 31 ساڵە نازانم چەندە بەڵێ بە تێکرایی ئەمە نەکرا من کەرب و عیناد بوو هیچ کەسێکم لەلا نییە من غەرەز و دژمناتی هیچ لایەنێکی سیاسیش نیمە ملت تشخیص ئەدات کێ باشە کێ خراپە ملت تشخیص ئەدات کێ لە بەرەی ئەم ملەتەدا بوویە کێ لە بەرەی ئەم ملەتەدا نەبووە ئەم ملەتەش بە تێکرایی ملەتی من ملەتی کورد ملەتی کوردستانیەکان کە ئەڵێم کورد مەبەستم پێ ئەوانی تر مەبەستم ئەوە نییە کە ئەوانی تر حەزف بکەم هەر کوردستانیەک لەم کوردستانەدا ئەژی هەموویان برایی منن من لە بەرەی ئەم برایانەدام سبەینێ هەر بڕیارێک ئەدەن نسبەت بەم وەزعە بەم بارودۆخە سیاسیە چۆن سەیری بابەتەکان ئەکەن من وەکو ئەدهەم لە بەرەی ئەم ملەتەدام و ئینشاءڵڵا خوا هاوکار بێت و ئەوەی خێر بێت و چاکی بێت بە ئێمە بکرێت لە بەرامبەر هەر کردەوەیەکیش کە لەگەڵ من کە دژ بە من کرابێت من گەردەنی هەموو کەسێک ئازا ئەکەم من گەردەنی هەموو ئازا ئەکەم بۆ چونکە من ئەزانم ئەو کەسەی کە کەرب و عینات لە دڵی خۆیدا هەڵ ئەگرێ هیچ کاتێک پیرۆز و سەرکەوتوو نابێ ئەو کەسەی کە هەمیشە ئەتوانێ لە هەموو شتەکان خۆش ببێ ئەو کەسە سینگی فراوانە ئەو کەسە ئارامە ئەو کەسە سەعاتێک بە ئیستراحەت ئەتوانێ بخەوێت لە ماڵی خۆیدا ئەو کەسەی کە کەرب و عینات هەڵ ئەگرێ بێگومان هەمیشە تووشی بەڵا ئەبێت ئینشاءڵڵا خوا هیچ کەرب و عینادێک لە لای من نەهێڵێ من دوژمنی هیچ کەسێک نیم هیچ کەسێکیش بە هەڵە نازانم تا ملەتی من بڕیار ئەدات کێ هەڵەیە کێ دروستە من لەگەڵ بڕیارەکەی ئەم ملەتەدا کاگەد هەم ئەمان هاوڵاتێکی کوردم ینی هەموو ژیانمان لە پێناوی کورددا ینی کەسی نزیکشمان من نامەوێ بڵێم ینی وەکوم ئەوەیەک بەڵام کە دێنە وڵاتە ئەوروپیانە بە نمونە دەڵێم لەسەر پاراستنی ئەمنیەت ئێستا پاراستنی ئەمنیەتی خۆمان و خێزان و ماڵ و منداڵمە هەموو لەسەر حیسابی حکوومەتی سویدا و ئجباریە وەکو هەموو هاوڵاتێکی سویدی کە ئەگەر ژیانمان بکەوێتە خەتەر تا ئاستی سیاسەتی دەولی حکوومەت سوید دەبی بگۆڕی لە من ڕوانگەشەوە ینی دەمێ ئەو نمونەیە بڵێم پاراستنی هەموو تاکەچی کورد لە ئەستۆی حکوومەتدایە و لە ئەستۆی حکوومەتدای ئەو حکوومەتە بۆی نییە بڵێ ئەوە پارتی نیە یەکێتی نیە گۆڕان نیە من نایپارێزم لەو ڕوانگەوە ئەو نمونەی تو هێناوێنی ئێمە کاگەد هەم بۆ زانیاریت خەڵک گیراوە لە وەختی داعش ئەوانە سوید بە دەیان ملیۆن دۆلاریدا وابزەم چەند ملیۆن کرۆ 1-2 ملیۆن دۆلاریدا و ئامادەیی هەیە لە سیاسەتی دەولی وڵاتەکە سیاسەتەکەی گۆڕە بۆیە نابێت ژیانی کەس بکەوێتە خەتەر لەو ڕوانگەوە بووم کاگەد هەم دوو پرسیاریت کە لێ بکەن یەک بە هیوان کاگەد هەم بارزانی ئەمن بەڕاستی بڵێم ئەمن هیچ ئاگام لە دەڤەری بارزان نییە نازام لە بارزان سەقافەتەکەیە بەرمونە مەسەڵەن ئیزاعات تەلەڤیزیۆن رادیۆ ناوەندی ڕۆشنبیری یعنی دابڕایە حتا تێکەڵبوونیشمان زۆر کەمە وەکو دوورگەیەکی بەرمۆدەی لێ هاتێ بە هیوان کاگەد هەم بارزانی یان ئایا کاگەد هەم بارزانی دەتوانێت مینبەرێکی ڕۆشنبیری بەلای کە مەگەر حزبیش دروست ناکەی یعنی ببیێت جسرێک لە مەبەینی بارزان و سۆران و بادینان تێکەڵ چێژ بکرێت چکو دابڕانێکی زۆر گەورەیە کەس ناتوانین کۆڵی لەوە بکە یعنی ئێمە بزان بەڵێ قادر جنابت فرمود
من نازانم چه سەقافەتێک لە بارزا هەیە. من بەغەڵەت پێم مەگە قەزم لەوەیە دابڕە من مەسەلەن نابینم جەریدەیەک لەو 31 ساڵە هەبوو بێ تەلەڤیزیۆنێک هەبوو بێ وەنیا مەسەلەن کۆر و سیمینارەکانیان ببوورە بەڵێ مەبەستم ئەوەیە مەبەستم بێ ڕێزی نییە بارزانەکان براو خوشی ئێمەن و ئەمە سڵاو و ڕێزیشمان بۆ یەکە بە یەکەیانێ بە تایبەتی ئەوانەی لە بەرەی دەسەڵات نینە بەڵێ فەرموو کاگەت هەم ئەسڵان پێویستی بە لێبوردن نییە جەنابەت پرسیارێکت کرد و مافی خۆتە چۆن پرسیارێکی چۆن داڕێژی چۆن دەرئەبڕی من ئەم جەنابەت ئەڵێم کە گوتم باسی چه سەقافەتێک لە بارزە هەیە من حەزەکەم شتێک بە جەنابەت بڵێم بارزە وەکو مێژوو بارزان وەکو تاریخ بارزان وەکو طریقەت بارزان وەکو مەشیخەت بارزان گەورەترین ناوەندی سەقافەت و ڕەوشەنبیری من ناڵێم لە کوردستان من پێم وایە بارزان لە سەردەمی شێخ ئەحمەدی بارزانی و شێخەکانی پێش شێخ ئەحمەدیش کە هەموویان کاریان کرد تا گەیشتە شێخ ئەحمەد من پێم وایە ئەو سەقافەت و بابەتانەی کە لە بارزان هەبوون بوو دنیایەکی پێشکەوتووی هەرە گەورە ئەو سەقافەتە ئەتوانێ ئیدارە و مدیریەت و بەڕێوەبەرایەتی دنیایەکی گەورە بکات سەیری ئەم مەوزوعە بکرد ئەگەڕێمەوە بۆ سەر ژینگە کاک قادر لەسەر شێخ ئەحمەدی بارزانی هەندێک جار بابەتەکان تێک هەڵ ئەکرێن ئەڵێن لەسەر هەموو یەکە ها وەکو طریقەت هەموو یەکە با ئەم بۆ جەنابەت بدەم هەر بۆ زانینی جەنابەت و بۆ ئەوانەی گوێبیستی بەرنامەکانی جەنابەت ئەبن یەکەمین شێخ لە بارزان شێخ عەبدوڕەحمانی بارزانیە کە طریقەتی نەقشەبەندی وەرگرتووە ئەو طریقەتەی کە مەولانا خالدی سولەیمانی پاشگەڕانەوەی لە سەفەرەکەی بۆ هەند و بۆ شوێنەکانی تر ئەم طریقەتەی کە وەرگرت یەکەمین شێخ لە بارزان شێخ عەبدوڕەحمانی بارزانیە دووەمین شێخ عەبدوسەلامی یەکەمە سێمین شێخ محەممەدی بارزانیە شێخ محەممەدی بارزانیش باوا بۆ جەنابەت تەوزیحێک لەسەر ئەو بدەم شێخ محەممەد باوکی شێخ عەبدوسەلامی یەکەمە باوکی شێخ ئەحمەدی بارزانیە باوکی محەممەد سدیقە باوکی شێخ بابوویە باوکی مەلە مستەفا بارزانیە شێخ محەممەد شێخی بارزانە شێخ عەبدوسەلامی دووەم شێخی چوارەمی بارزانە شێخ ئەحمەدی بارزانی شێخی پێنجەم و کۆتایین شێخی طریقەتە لە بارزان لەسەر دەمی شێخ ئەحمەدی بارزاندا طریقەت گەیشتە ئەوجی خۆی لە پێشکەوتن و خواناسین و مرۆڤ ناسین و هەموو بابەتەکانی کوشتن و کاک ئەم زۆر معجبی ئەوم بەڕاستی دەڤەرینگۆ یعنی بەڕاستی ڕێز لە ئاژەڵ بگیرێ هەرچەند بەڵێ هەندێک بابەتم دیوە کاک قادر لەوانەیە لە ئەمریکا و لە ئەوروپا هەندێک بابەتی کە پەیوەستن بۆ ژینگە یاساکانی ئەم بابەتانە پاش شەستەکان دەرچوون ساڵی 62 بەڵام لە بارزان پێش ئەوروپا ئەم بابەتانە لە بارزان چەسپێندران و ئیش پێکرا شێخ ئەحمەدی بارزانی هێزی ژینگەی نەبوو هێزی بیئەی نەبوو پۆلیسی دارستان نەبوو شێخ ئەحمەد ئەمریکی کرد کە ئێوە نابێت حیوانەت و ئاژەڵ و ئەم بابەتانە لەم سنوورەدا بکوژن کە ئەمری کرد ئیتر ئەم ئەمرە تاکو ئێستا ماوە بۆ هەموو بارزانیەکان ئەمەنە لە سەردەمی شێخی چوارەمی بارزان بوو ئەمەنە لە سەردەمی شێخی سێەمی بارزان بوو ئەمە لە سەردەمی شێخی پێنجەمی بارزان بوو ئەمر کردار ئەمری نەکردووە دارمە بڕن هەندێک لە بارزانیەکان تووشی هەڵە هەبن کاک قادر ئەمری کرد ئەو دارانەی کە خێر لێ ئەبینن ئێمە قەزوانمان هەبوو دارمازیمان هەبوو دارگوێشمان هەبوو
جۆرە هرمیەک لە چیاکانی ئێمە هەن ئێمە پێمان ئەگوت کروسێک ئەمانە مەبڕن ئەوانەیە کە خەڵک سوودیان لێ وەرئەگرت لە بەرهەمەکانی دار بڕینەکانی تریش بەعام دار نەبردران مەسەلەن ئەچوون لە شوێنێکدا دار بەڕۆیەک هەیە 3-4 لقی هەیە لەم سوێ 4 لقە هاتن لقێک 2 لقیان ئەبڕی دویان ئەهێشت یان سێیان ئەهێشت داریان والێ نەکرد کە خراپ ببێ ئەم بابەتانەی ژینگە ژن مافی ژن کا قادر ئەو کاتە ئەو سەمە کە بە ژن معاملە ئەکرا کە بە ژن معاملە ئەکرا باوکێک ئەیتوانی وەکو هەر کاڵایەکی لە دەستی بوو ئەی فرۆشت قیمەتی لەسەر ئەنار نەختەکەی وەرئەگرت یان ژنێکی کچێکی کچکە لە بێچکەدا لە کەسێکی مارە ئەکرا ئەم بابەتانە هەموو لە بارزان نەمان هەموو نەیهێشت کە بمێنێ هەر شتێک کی کوڕی شێخ بوو مەسەلەن دوو لە کوڕەکانی شێخ یەکێک باوکی من شێخ عوسمان کە 14 ساڵ وەکیلی شێخ ئەحمەدی بارزانی بوو بۆ ئوموراتی داخلی ئەوی تری کوڕی گەورەی شێخ محەممەد خالدی بارزانی مامن بوو کە ئەویش ئیشەکانی دەرەوەی وەکو باوا وەصفیان بکەم وەکو دوو وەزیر بوون وەزیری ناوخۆ وەزیری دەرەوەی دەڤەری بارزان الحکومت و شوێنەکانی تر ئەم دوو کوڕەکە لە لای ئەو زۆر عەزیزیش بوون حتا وەصفیان کردووە شێخ ئەحمەد وەصفی شێخ محەممەد خالد و شێخ عوسمانیان کردووە کە ئەم دوویانە پەڕی منن بەڵام ئەمەش حەدی کام لەم دوو کوڕە بوو کە بچووکترین زوڵم لە کەسێکی بارزان بکات یەک نمونە ئەگەر کاتم بدەی با ئەم دوو هەر بۆ خۆم بێ نەبوو پرسیارەکانی جەنابەت کاک قادر کەسێک هاتە لای باوکم بە باوکم میوت من ئەمەوێت بیستانی خۆم بفرۆشم باغەکەی خۆم بفرۆشم لە بارزان گوتی وەڵڵا پێم پێ نییە بکڕم فلان ناویشی لە لای من نووسراوە لە مفەکرەیەکم نووسیوە ئێستا لە بیرم نییە گوتی من پێویستە گوتی وەڵڵا من تکات لێ ئەکەم پێم وایە بۆ کوڕێکی خۆی ویستە بوو ژن بێنێ من حەزەکەم ئەم بیستانە لێم بکڕی بە 30 دینار ئەفرۆشمە جەنابەت کەسێک لە گوند نییە لەم گوندە نییە کە بتوانێ لێم بکڕێ لە کۆتاییدا زەخت لە بابم ئەکات ئەویش ئەڵێ باشە ئەمە 30 دینار بۆ تۆ بیستانە کە ئەگەڕێتەوە بۆ ماڵ دیارە یەکێک لە حرەسەکانی شێخ ئەحمەد بە شێخی وتبوو عوسمان بیستانێکی لە فلانی کڕیوە لە گوندی بارزان کە باوکم ئەگەڕێت بانگی باوکم ئەکات پێ ئەڵێ عوسمان تو چ پێویستی بە بیستانە هەیە ئەکڕی لە ملەتی خۆت عەردی ملەت مەکڕن شتی ملەت لێ مەکڕن با بۆ خۆیان ئەویش ئەڵێ وەڵڵا بابە ئەو هاتووە داوای کردووە چەند جاری جای کردووە کە من لێی بکڕم وایلا من پێویستیم بە بیستانەکە نەبوو ئەڵێ بڕۆ پێ بڵێ بیستانەکەش هەر بۆ خۆت و 30 دینارەکەشی 30 دیناریشی هەر بۆ خۆت وا بوو جارێکی تر نمونەیەکی تر بڵێم محەممەد خالد کە کوڕی گەورەی ئەو بووە ئەسپی خۆی لە شوێنێک ئەسپی ئەو لە شوێنێکە بێ کەسێک لە خەلکی گوندەکەش ئەسپەکەی دێنێت لە شوێن لە نزیک هەسپی محەممەد خالد گرێ ئەدە جەنابیشت شارەزایی لە بواری کوردایەتی و گوندایەتی و ئەم بابەت ئەسب بەشەر ئەچن هەندێک جاران ئەم دوو چوبوون کە بەشەر چوون محەممەد خالد پێ ئەڵێ تۆ ئەسپی خۆت لێرە ببە ئەوی شێخ ئەحمەد ئەزانێ بانگی مامم ئەکات شێخ محەممەد خالد پێ ئەڵێ محەممەد خالد تۆ ئەتوانی ئەسپی خۆت لەو شوێنە ببەی بۆ شوێنێکی دوورتر ئەمە گوناحە فەقیرە لەوانەیە پێ نەکرێت بباتە شوێنێکی دوورتر تۆ ئەسپەکەت لەوێ بگوازەوە بۆ شوێنێکی تر با ئەو ئەسپی ئەو هەلبێبی یعنی مساوات و عەدالەت و ئەم بابەتانەی کە باعث لێ ئەکرێت لە سەردەمی بارزان و شێخ ئەحمەد لە ئەوجی خۆیدا بووە کاک قادر ئەم ملەتە بەم شێوەیە تەسقیف و فەرهەنگەکەی ئەمەیە ئەگەر
ئەگەر ئێستا هەڵەیەک ئەبینی لە مندا لە کەسێکی بارزانی لە کەسێکی کە جەمانەی سووری لەسەریدایە هەڵەی منە من ئەوم فێر کردووە هەڵەی ئەوی ترە ئەبێ ئەم بابەتانە نەخرێتە حیسابی مێژ و جوان و پاکەکەی کە گوتم ئەو جوانی و ئەو پاکیە و ئەو سەقافەتەی لە بارزان هەبوو باوەرت هەبێ بۆ ئیدارەی دنیایەک بوو ئیدارەی دنیایەکی کە ئێمە تێدا ئەژین ئەتوانین سۆت لێ وەربگرین ئەمە واقعی ئەو بارزانەیە من کەسێک نیم کە بتوانم بێم تعریف و بەرگری لێرە بکەم من لە پێشیشدا بوو ئەو پرسیاری جەنابەت ئەڵێم من کوردم من کوردی هەر شوێنێکم کە کورد پێویستی بە من بێ لە عفرین بم لە بارزان بم لە مەهاباد بم لە دیاربەکر بم لە هەر شوێنێک بم من کوردێکم لەو شوێنم کە ملەت و داوەڕەوەکانی ملەتەکەی پێویستی بە من بێ سوپاسی جەنابەت دەکەم. بەڵێ کاگەتەن ڕەنگی بە هەڵە تێگەیشتنەکە بێ من قەزم لەوەیە ینی دابڕانەکە ینی ئێستا تو هەندێشت لە بۆ من بازەکەی ئەمن بۆ خۆم دەرچی تاریخ متابعی شت دەکەم نەمزانیە ئەمزانی ڕوەخۆرن ڕوەچین کەم گۆشت دەخۆن ئەوە جێگای باش هەرچەندە دەنگۆ هەیە ئەوانەی لەسەرەوەنا ئاژەڵە کوژن زۆرجار گوێمان لێ دەبێت ئەوە شتێکی پۆزتیڤە قەزم ئەوەیە تۆ ئێوە ببنە ئەو جسرا لە مابەینی خەڵکی سۆران لە مابەینی هەتا خەڵکی بادنیان لەگە بارزان کە تێکەڵکێشەکەوی دابڕانەکێ کاکەوە بۆیە بە هیوان بە ینی من نمونونەکەم لەوە بوو مەسن لەو سیوێک ساڵت نەماندیت ڕۆژە کۆڕ سیمینار جەریدەیەک لەو منتیقەیە دەربچێ ئیزاعەیەکە بێ با بە بارەگایەکی حیزبەشکە هەبێت یعنی ئەوە کۆمەڵەگەەوە بێ دەبێ ئەو دیوە ئەو بارزانیش خەڵکی ئێمە ناوچە خاچی کوردستانە بەشەکن کوردی وڵاتی ئێمەە ئێمە لەگەڵەوانە تێکەڵ چێش بین ژن بەشنی بکرێ بە نمونە ئالوگۆر بکرێ خەڵک سەردان بکە سیمیناری لەگە یەکتر بکرێت من قەزم لەو بە هیوان ئەو هەوڵە بدرێ کاگەت هەم زۆر کاتم گرتی با دوایین پرسیارمان ئەوە بێتن کاگەت هەم بارزانی چرسا بێتن کاگەت هەم بارزانی چرسا دەمێکە لە ناو دنیای سیاسەتە ئایا کاگەت هەم جێلێمە ببوورە کاگەت هەم دوایین پرسیارمان ئەوەیە کاگەت هەم دەمەکە لە ناو دنیای سیاسەتە زۆربەی سیاسەکانی کورکە مەقسەی لەگەڵ دەکەن دایم و سەعات وا خۆی پیشان دەدات کە هیچ هەڵە و کەم و کورتێکی نییە هیچ هەڵە و کەم و کورتێکی نییە ئەتوانی لە یەک دوو دەخە پێم لە کاگەت هەم بارزانانی چی خۆی پەشیمانە چه هەڵەیەکی گەورە بۆ چکۆ هەموو ئینسانە کە جوڵە بکە هەڵە دەکە یعنی ئەوە نقاش تێدانە ینی ئەوە فەلسەفەیە هەموو کەس ئەوەی دابنیشی هیچ نەکە غەڵەت ناکە بەس کاگەت هەم لە ژیانی سیاسی لە چ شتێک پەشیمانە بەڵێ وایە بله بله ئەوەی کە ئەمساڵ ئەەکەم لەوانەیە پاشچەند مانگێکی تر بڵێم خزگە ئەمەم نەکردبە بەڵام جارێکی تر ئەڵێم بەڵام ئەبێ مشکێک هەبێ ئەبێ سینگێکی فراوان هەبێ کە تەحملی هەڵەکانی خۆم هەڵەکانی مرۆڤ بکاتەوە جارێکی تر لە شوێنێکدا لە دینی ئێمەدا هاتووە کا قادر مسلمانێک خاوەن باوەرێک با نەڵێن مسلمانێک خاوەن باوەرێک وەکو ئاوێنەیە بۆ خاوەن باوەری تر کە هەڵەکانی خۆی تێدا ببێن کە تۆ بە من بڵێ ئەدەم بۆ ئەمەت کرد بۆ ئەمە ناکەی بۆ ئەم هەڵەت کرد بۆ بەم شێوەیە کارت نەکرد ئەو کاتە سەوتن لە لای من درستە بێت ئەو کاتە من
منە زۆر کار کراوە ئەڵێم خوزگەنم کردبا وەکو کاگەدا من قەزم لە ڕوانگە سیاسەکەی دی ینی مەسەن شەڕی ناوخۆ هەموو ئێستاکە پێیان بڵێ ئەڵێشتە چی خراپ وەنیە بە نمونە بەس کاگە بەڵێ شەڕی ناوخۆ یەکێک لەو هەڵانە بوو کە ناچارەن تێکەوتوم بەڵێ پەشیمانمیش زۆر جارێکی تریش هەڵێم زۆر لی پەشیمانم کە کەوتمە شەڕێکی وادا منیش زۆر قوناغی سیاسی خزگە نەمان کردبا خزگە نەم کردبا زۆر بڕیارە نەمان نەدابا ئەوەی کە هەڵە نەکات کەسان من نازانم لە دنیادا هەنە یان نە ئەگەر هەش بن ئەو کەسانن کە ئەولیای خوا و پێغەمبەرەکانی خوان نازانم پێغەمبەرەکانیش هەڵەیان کردو ئەستەغفر الله من وان ناڵێم بەڵام هەندێک جار ئینزار بە پێغەمبەرەکانیش دراوە لە لای خوای گەورە کاگەد هەم بەر لەوەی کۆتایی پێبینم ئەو پرسیارە من لە دوێنێ و پێری ئەو خەبەرە لە لای هاوڕێیانی تەلدە نیوز بڵاوبەوە کە هەوڵێک لە هێورکردنەوەی پەیوەندیەکانی تۆ لەگەڵ سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کاک مەسعود بارزانی هەبووە لە ئەوەی کە وەزعەکان هێور بکرێتەوە شتێکی زۆر نۆرمەڵە ومانای ئەوە نییە تەسلیم بێەوە بەنمونە کە نێچیڤان بە سەرۆکی هەرێمی کوردستان با بە عوسمان ڕۆژنامەگاریە برم کاک نێچیڤان بارزانی هەوڵەکە بووە تۆ نەپیت کردەوە بەڵام ئەگەر شتێکی واشبی یعنی شتێکی خراپ نییە ئەگەر دوور لە توندتیژی هەر کەسە بیر و باوەڕی خۆی قەناعاتەکانی خۆی دەرببڕێتەوە وەکو مینبەرێکی جیا لە دەڤەری ئیش بکە و کەسایەتێک ئایا ئەو شتە ئەتەنە لە میدیا مناوڕۆخرێنمەوە لە سوسیال میدیا کە بەڕێزت نەفیت کردیان بەس ئایا هیچ هەوڵی وان نییە ینی هێوربوونەوەک بکرێتن مەسەڵەن لە بڕی ئەو پاسەوانە لێ ببردرێ وەکو کەسێکی سەربەخۆ باوا بڵێنەوە کەسایەتێکی سیاسی لە خێزانداری نەماڵەی بارزانی ئەتوو باوەڕەکانی خۆت بە ئازادانە دەرببڕی بەڵێ کاگەدا لە شوێنەکان من لەگەڵ هیچ دەستگایەکی ڕاگەیاندن هیچ دەستگایەکی ڕاگەیاندنیشم نییە من سەفحەیەکی فێسبووکم هەیە بە هەندێک جار بە ئەندازەی مۆبایلەکەی منە هەندێک جاریش بە ئەندازەی شاشەی کامپیۆتەرەکەی منە و ئەعلامی کە هەمە لە دنیادا ئەمەیە ئەم مۆبایلەیە ئەو فێسبووکەیە لە تویتەریش شتێکم کردوتەوە بەڵام ئێستا هەر کەسیش نازانێت تویتەریشم هەیە لە هیچ شوێنێکی تر تەنها ئەم فێسبووکە من هەندێک جار بۆ چۆنەکانی خۆم لێرە دەرهەبڕم جەنابەت حەکەم با کەسێکی تر حەکەم بێ باخ کەسانی شارەزا سەیری ئەم فێسبووکە بکەن ئایا من لە شوێنێک ناوی لایەنێکی سیاسی کەسایەتێکی سیاسی لەم کوردستانم هێناوە کە هێرشم کرد بێتە سەر من ناوی کەسێکم هێناوە کە اتهامم کرد بێ بە شتێک من ناوی حیزبێکم بەزەوە مافە کاگەد هەم ببوورە کە مداخە بەزەوە مافە ینی حزبی سیاسی حکوومەت خەڵک حەقەچی ڕەوای خۆیەتی ڕەخنە بگرێت یعنی ئەوە تاوان نییە
ینی ئەمن هاوڵاتێکی کوردم ئێستا لە بۆم هەیە لە سەرجادا ئەو پەڕی پرۆتستۆی سەرۆکوەزیرانی سوید بکەم باشە بۆ تۆ ئەو مافەت نەبێ ڕەخن بەڵێ دەستت خۆش بێ بەڵام من کە ئەمەشم نەکردووە ڕەخنەشم نەکردووە نەگرتووە جەناب دەڵێ مافت هەیە لە سوید هەر شتێک بکەی لێرە لە شوێنەکانی تر دروستە منیش هەم مافەزانم بەڵام ئەم ڕەخنەشم نەگرت ناوی تۆشم نەهێناوە نەمگوتووە بەڕێزکای قادر نادر بەم ئەوە هیچ لە هیچ شوێنێک حتا ئەگەر ناوی کیشم هێنابی من هاتوومە لەسەر هەندێک مەسائلی کە باوەرم پێ هەیە قسەم کردووە من ئەو کاتە هاتم لەسەر پیرۆوەکانی بادینان قسەم کرد دەست خۆش بەڵێ بەڵێ دەست خۆش بی هەڵوێستە چی جوان بوو بەڵێ قسەکردنم چ بوو قسەکردنم هیوا خواستنێک بوو گوتم هیوادارم هیواداری دەربڕینی ئارەزوویکی دەرونی مرۆڤە قادر بەڵێ گوتم هیوادارم کە دادگای کوردستان پێداچوونەوەیەک بە بڕیاری خۆیدا بکات بۆ ئەوەی ئەمانە بگەڕێنەوە ناو مناڵەکانی خۆیان خزم و کەسەکانی خۆیان من گوتومە هیواداری نە ئەمرە نە دەستورە نە دەرکەوتنە لە پرەنسیبەکانی ئەخلاقی هەر ئەوەندەم گوتووە دەربڕینی ئارەزوویەک بوو لەسەر ئەم بابەتە بوو ناڕەحەتی دروست ببێ جیشی تورکی هات لەو سەری سووریا بۆ ئەو سەری مەرزی ئێران شوێنەکانی کوردستانی داگیر کرد من داوام لەکێ کرد نامەکەی من تەوجیهی سەرۆکی هەرێمی کوردستان بوو سەرۆکی حکومەتی هەرێم بوو و سەرۆکی پەرلەمانی هەرێم بوو هەروە سێ سەرۆکەتیەکەی بەختاش بەم شێوەیە برایان بەڕێزان عەزیزان وەرن ڕێ بگرن نەهێڵن ئەم جەیشە بەم شێوەیە لەم کوردستانەدا هەم بە ئارەزووی خۆی بە کەیفی خۆی بێت ئەم چیا و شوێنە ئەستراتیجیانە بگرێت تورکیا کە هات چاوەڕێی کۆتایی هاتنی پەیمانی لۆزانە لە 2023دا ئەم پەیمان ئەیەوێ زمینەی خۆش بکات بۆ ئەوەی بێتەوە و بگەڕێتەوە بۆ مووسڵ و بۆ شوێنەکانی تر من ئەم داواکاریم کرد زەنگێکی مەترسیم لێدا من گوناحم نەکرد یعنی بابەتەکانی کە من باسم کرد لەم چوارچێوەیە داهاتن وئیلا تاکۆ ئێستا ئەوانەی کە مردوون ئەوانەی کە لە ژیاندان ئەوانەی کە لە سەرکردایەتی حیزبەکاندا هەن من کێشەم لە ئەوانە هەبێت بۆ مشکیلەم هەبێت تاکو کەسێک بڵێت بۆ نێوان تۆ فلان خراپە بۆ سڵحێک ناکە من کێشەم لەگەڵ کەس نییە تاکو سڵحێک لەگەڵ کێشەکە سیاسی وەکو هەمومان کاگەدام ئێمە شەما هەروین یعنی خۆ ڕەخنەمان ناڕەزایەتیمان کێشە شەخسیمان لەگە هیچ بەرپرسێک نییە سیستەمێکی وڵاتە ئەو سیستەما ئێمە ناقایلین زدین بە ئاشکرا دەڕی دەبڕین لەوە زیاتر چیکە نییە من لەگەڵت دام کاگەت هەم بەداخەوە بە هیوان هەناسەتان زیاتر بە هەبێت من ئەوەی خۆمە بە هیوام خەڵک لە بارزان نمونەی وەکو کاگەت هەم بارزانی زۆرتر بێت ئارا و بۆی بۆچون من دڵنیام زۆر کەستریژ وەکوتووە بەس ڕەنگی بەڵێ من کوردستانیم هەموو شوێنەکانی کوردستان بۆ من وەکوەیەکە دروستە ئەدهەم بەناوی ئەدهەم ڕزمان شێخ ئەحمەد بارزانی و جێگای شانازی و سەرفیرازیشە بۆ من لەم سلسلەیە دا من بەشێکم لێی جزئێکم لێی بۆ من لێم جزئێکم لە بارزان سەرفیراسی و شانازی بەڵام پەیوەست بە بارزان بە تەنیانیم من پەیوەست بە هەموو کوردستانم هەموو کوردم کاگەدەم ئێمەش بارزانیەکان ینی بەشێکن لە خەڵکی کوردستان ینی وەکو هەموو بەشەکانی تری کوردستان کەسمان ئەمە ڕەخنەمان
ناڕەزایەتیمان دژ بە ڕەفتاری سیاسی و ئیداریە، یعنی کەسمان دژی دەبی ئەوە نەبین. بەرحاڵ کاکەت هەم کاتێکی زۆرم لێگرتی، ئەمن دووبارە و سێبارە زۆر سوپاس تایبەت دەکەم کە ئەو بوارەت بە ئێمەدا دوای 1 ساڵ و نیو و 2 ساڵ ڕەنگی دەبوو هیچ میدیای قسە نەکردیاتی دەبوو پیاوێکی فەقیر و ئۆپۆزیسیۆنی وەکو ئێمەت قسە کرد. ئەمە ئەوە سوپاسش تایبەت دەکەین. دەها داوام ڕەت کردەوە، بەڵام جەنابەت ئەمڕۆ نازانم کارێکی وات کرد. جەنابەت دیارە باشی لەبەر ئەوە لەبەر باشیەکەی جەنابەت دڵم کراوە کەم نمونەتان زۆر بێت. بەڵێ بۆ ئومێدواریشم هیچ شتێک لێ فرێ نەدرێت کای قادر لە قسەکانی من. ئەگەر بە دڵی تۆش لێگەڕێ با ببێت. نان کاگەت هەم بەس ببوورە با پێت بڵێم چەند دقەیە تا ئێستا 1 ساعت و 19 دقە و 42 سانیەیە. دڵنیا بە 1 دقەی لێ فرێ نادرێ و بە دوو شێوە هەوڵمدایە. بۆ من شتێکی زۆر گرنگە و ئەمن تۆ ئازادی بۆ خۆت چی دەڵێ. ئەم لەسەر پرسیاری خۆم بەرپرسم، تۆش لە وەڵامی خۆت بەرپرسی. من بۆ لی دەبڕم ئەسڵەن پێچەوانەوە بۆ ئێمە خۆزیە پێمان بکرا بە 2-3 ساعت قسە بکەین، بەڵام هەست پێ دەکەم لە ساعتێک و هەندێک زیاتر بێ دیدار ئەوە دەبێ. نانا دڵنیا بلەوە ئەوە پرەنسیبێکی ئەخلاقیە و ئێستا بۆ 1 ساعت و 20 دقە کاگەت هەم من دووبارە سوپاست دەکەم. ئەگەر لە ساعتێک و 20 دقە کەمتر بوو حەق خۆتە گلەیی بکەیت. لۆشت دەنێرم، ئێستا لۆت دەنێرمەوە، نسخەیەک لۆ دەنێرم بالای خۆشت بێت. ئەگەر ئیجازە بدەی من یەک تێبینی بە جەناب بدەڵێ. فەرموو. هەم وەکو سیاسیەک هەم وەکو دۆستێکی. بەڵێ فەرموو کاک، سپاس دەکەین. من لە چوارچێوەی نسیحەتدا ناڵێم، من لە چوارچێوەی بیر ئینانەوە داڵێم و لە قورئانیش داهاتووە و ئەفەرمێ ذەکر ئین الذیکرا تەنفع المؤمنین. هیچ کاتێک لە هیچ تەحلیل و تەفسیرێکی خۆت، لە هیچ پرسیارێکی خۆت، هیچ کاتێک وشەیەک لە دەمی جەنابت دەرنەچێ کە خوا نەکات. ئەڵێم جارێکی تریش ئەڵێم خوا نەکات بچووکترین بێڕێزی بۆ هیچ کەس و حیزبێک و مرۆڤێک و بابەتێک و بنەماڵێکیش تێدا بێ، ئەمە بچوونەکانت بەڵێ کانت مقابلەکانت چاپێکەوتنەکانت بەهێزتر ئەکات و جیلێکیش لە کوردستان فێرە بنەمای قسەکردنی جوان و پاک و بێ ئەوەی کە هیچ وشەیەکی ناشرینیش خوا نەکات تێدا بێت، ئەتوانی جیلێکیش فێر ئەسیرتان ئەبێ هەمیشە بە زمانێکی جوان و پاک و هەموو بابەتەکان باسی من بکە، باسی هەڵەکانی من بکە، ئەمەی کردووە هەرچی ئەڵێ. بەڵێ لە چوارچێوەیەکی جوانی قسەکردندا با ئەم قسانە بێت بۆ ئەوەی قسەکانی تۆ زیاتر لەناو. بەڵێ بڵێ کاگەت هەم بڕوا بکە ڕخنەیەکی زۆر ئێستاش دڵنیام لەسا و بەرنامەش لە من دەگیرێ کە بۆ زمانە نەرمە قسە دەکەم. بەس ئەمن یەک یعنی پەروەردەیەکی خێزانی دایک و باوکم، دوو پەروەردەیەکی سیاسی، سێ دەرچی تاریخم لەسەروێمەوە. ئەمە ستایلی من قەت من جوێنم نەداوە. بەڵام کاگەتم ئێستا هەر بەرپرسێک لەو بەرپرسانەی باڵا دەستن سبەی بدرێنە دادگا، لە دەدرێنن دادگا لەسەر دزی، لەسەر ناپاچی، لەسەر تاوانباری. ئەوانە بەشەکی ڕەنگبی لوغەی هەموو کەس وەکو یەک نەبێ. من لەگەڵت دام بەس ئەم قەت جوێنم نەداوە و دژی جوێندانم و ئێمە هەوڵ دەبێ بدەین ئەو پۆزیسیۆن و دەسەڵات ئەوم بە زمانێکی زبر گفتوگۆ و ڕەخنە بگیرێ. چ ڕەخ وشە هەیە من دەیخەمە سەخاڵ، من لەگەڵ ئەوم هەمومان ئەو ئازارانەی هەیتمان دەری ببڕین بەس بە زمانێکی مۆدێرنانە. بەڵام ڕەنگبی تێڕوان باشە کاگەت هەم زۆر سپاس دووبارە و چەندبارە سپاس بۆ ئەو کاتە و ئەو دیدارە تایبەتت بەس لەگەڵ ئێمە کرد. سپاس، کاتێکی خۆش، سەرچە.